ئاماژەیە بۆ ئەو پەڕی سەرکوتگەری، یعنی تۆ کاتێک کە خەڵکەکە هاتووەتە سەر شەقام داوای مافی خۆیە کاتە قەیلیەکەی وەختێکیش بزانی ئەمە قابلی ئەوەیە بە پشتیوانیەک پێیا بکە یان بە هەر حاڵ هێزی تر خۆت تێ هەڵقورتێنە بە مەعنایەک تۆ داوا لە خەڵکەکانی یعنی ئاوارەکردنی خەڵک ناچارکردنی خەڵک بۆ جێهێشتنی ماڵ و جێگەی ژیانی کە بینیمان بەداخەوە ڕێگە و کۆڕەوە خەڵک بە پیر و گەنج و مناڵ و ئەوانەوە تەنانەت خەڵکیان وا بە چاوترساندن کردبوو کە لە بەردەم کەناڵەکانە نەیانتوانی سەش بکەن یانتوانی باسی ناڕەحەتی و مەعاناتەکەی خۆشیان بکەن. ئەنی بەڕاستی ئەم نمونانە نمونەی دەسەڵاتە سەرکوتگەرەکان هەر لە خودی ئەم عێراق و کوردستانە هێنێتەوە بەرچاو کە چۆن وەختێک کەسوکاری ئێمەیان ئەنفالە کرد ئەوەی کە بە زیندوێتیش ڕێگایەکی تو لە ڕێگایەکی دۆزیاتەوە دەرەچوو ڕایە کرد چۆن ڕاوە دویانە ناچوون دیاتەکانیان نەکرد بە جێگەی چەکدارەکانی خۆیان نەک شوێنی ژیانی خەڵک و حەسانەوەیان ئەم شتە ئەم سیفەتەی دەسەڵاتی سەرکوتگەری بەعسی بیری خەڵک هێنایەوە بەڕاستی ئەمە ئیتر بەشێکە لە دەسەڵاتی بۆژووا کوردایەتی بەشێکە لەو شتەی کە ئێمە هەمیشە پێداگریمان لێ کردووە بەڕاستی دەسەڵاتی ئەمان لە جێگایەکەن بۆ خواستی خەڵک و ژیانی خەڵکی تێکار و بێبەش و خەڵکی دەستکوت و هەژار لە شوێنێکی ترە حکوومەتی خۆماڵی و ئەمە نازانم دەسەڵاتی خۆمانە ئەمانە هەمووی هەر هەمووی وەکو بڵقی ئاو تەقی و چۆ بە ئاسمانە و خەڵک باوەڕی بەم جۆرە شتانە نییە ئەزانێ ئەوان دەسەڵاتی پارۆپولدارەکانن دەسەڵاتی سەرمایەدارەکانن و دەسەڵاتی بۆ لە پێناوی پاراستنیەوەشا دەسەڵاتی سەرکوتگەری لە بەرامبەر خەڵکییە بۆیە بەداخەوە وەکو بەشێک ئەڵقەیەک لە ئەڵقەکانی تەواوکاری سەرکوتگەری تەنانەت خەڵکیان ناچار کرد بکە بۆ چەند ڕۆژە جێگی شوێنی ژیانی خۆیان جێگەڵن بە جۆری ئاوارە ببن.